قال ممنون يادك لابو ما قال الزورة أم تصار من دال ما يكريتي ما ببي زلامم لابو من قال الزورة خواهی گەورە پاداشتان بدەتەوە لە دنیا و لە قیامەت منان هەر زیاد إن شاء الله. بەناوی خوای بەخشندەی میهرەبان بە ڕێزان و خۆشەویستانی بەرنامەی بەخشین سەلام و ڕەحمەتی خوای گەورەتان لەسەر بێت. لە درێژەی کار و پرۆژە و چارەچەکانی دەستگای خێرخوازی بەخشین لە مانجی ڕەمەزانی پیرۆزدا ئێمە لە شارۆچکەی خەباتین بۆ ئەوە هاتوین کەوا بڕی هاوکاری ببەخشین بە خەڵکی کەم دەرامەت و هەژار و خاوەن پێداویستی تایبەت و نەخۆشان و قەرزاران و بێباوکان. بۆیە دەستگای خێرخوازی بەخشین لەو پرۆژەیەدا بڕی 25 میلیۆن دینار دەبەخشێت لە بۆ 100 کەس لە خانەوادە و خێزانە کەم دەرامەت و هەژارەکانی قەزای خەبات. بۆیە لەگەڵمان بن بۆ دابەشکردن و پێدانی ئەو بڕەپارەیەکەوە لە ڕێگەی خێرخوازانەوە گەیەندرا بووە دەستگای خێرخوازی بەخشین. خدای برای الله کو من داله نبین بیشن زور هست زوری که با شیر حفاظت کرد. خدای از چند دال قردار الگوندوان شیر حفاظت آن زور سه نفرانه برا کنه دانان زحمته. دەستگای بەخشین هەموو ساڵێک لا برا نه لا بس دست خوشی رحمت دای بابی دام ایشالله خدای خیران گم نیست یا ربی. خواهی گەورە پاداشتان بدەتەوە لە دنیا و لە قیامەت منان هەر زیاد إن شاء الله. زۆر سپاسی دەستگای بەخشینش دەکەم وەکو کۆمەک و یارمەتی ئینسانی فەقیر و هەژار دەدان. زۆر مەمنون. دەستان خۆش بین. بڕی ئەو 250,000 چەندە پێویستە لە بۆ جەژنی ڕەمەزان ئێوە سەرفی بکەن لە بۆ منداڵەکان؟ الحەمدوللا زۆر پێویستە لەومان یارمەتیشی زۆر باشە لە بۆمان دەستیان خۆش بین منان شەر زۆر بین إن شاء الله. بەناوی خوای گەورە میهرەبان خوای گەورە پاداشتی خێرخوازان بداتەوە کە دەتوانن هاوکاری بەرنامەی بەخشین بن کە دەتوانین ئەو پرۆژە جوانانە بکەین بۆ هەژاران و خزمەتکردنی هەژار و نەخۆش و بێباوکان لە هەموو سنوورەکانی کوردستان. بە تایبەت ئەمڕۆ کە دابەشکردنی 25 میلیۆن دینارە بۆ سەر ماڵی هەژار و بێباوک و نەخۆشەکانی دەڤەری خەبات و دەوروبەری تا دەگاتە بەردەڕەش. داوا لە خێرخوازان دەکەین زیاتر بتوانن هاوکارمان بن تا بتوانین پرۆژەی جوانتر و چاکتر و باشتر بکەین بۆ خزمەتکردنی منداڵانی بێباوک و بۆ خزمەتکردنی هەژاران و بۆ خزمەتکردنی نەخۆشەکانی کوردستانی خۆمان. خوای گەورە پاداشتی خێرخوازان بداتەوە دووبارە و سێبارە داواتان لێ دەکەین بەهانای بەرنامەی بەخشین بێن. ئەمە دەتوانین خزمەتی هەژاران بکەن، خزمەتی بێباوکان بکەن، خزمەتی نەخۆشەکان بکەین. خەڵکێکی زۆری هەژار ڕوومان تێدەکا بەڵام کەمتر دەتوانین بەدەمیانەوە بچین ئەگەر خێرخوازان هاوکارمان نەبن. قال ممنون يادك لابو ما قال الزورة أم تصار من دال ما يكريتي ما ببي زلامم لابو من قال الزورة. آره والله يعني لبو جەژن و لە بۆ جلک و بەرگەوانە بەش دەکات 250,000 والله دابر رويني إن شاء الله خوا بركتي تختي لابو بحمد السلمانة شيء. چ دوعای لۆ بەخشین و لۆ خێرخوازان بخدي هرنيا هرقلك هربلي لابو عندك ربي خوا سي هندي ديك بركتي بيختمال يا ربي خوا هرنيا لنويجي لنستني لهمو أوان. بس قال أما قال أوينا صار من دالم هيا كريتينا كريمي 120,000 أو ما مستاق فيز الله بحاله مسألة ما نشأ مدة زانيتن الآن والله بس صار هر صار من دالم لا ويكش كلا وأنا جورة ما يكش كتر يا جورم نبي تهالصال يا كشم نبي تدوصال باشا قال من قال أخوا خير يا من يسأله ولا قال الزور الأمة قال أخوا خيري هم يعني يكبر كبسيون جوي هم يعني بەنای خۆی گەورە میرەبان سەرەتا سوپاس بە خۆی پەروەردگار لە درێژەی کار و پرۆژەکانی دەستگای خێرخوازی بەخشین لە هەرێمی کوردستاندا سوپاس بە خۆی گەورە ئەمڕۆکە وەکو ئۆفیسی هەولێر لە قەزای خەبات هەڵساین بە دابەشکردنی بڕی 25 میلیۆن دینار بەسەر 100 خێزانی هەژار و کەم دەرامەت کە بۆ هەر خێزانێک بڕی 250,000 دینار بەسەریان دابەشکرا. دیارە لە ئۆفیسی هەولێرەوە تاکو ئەمڕۆ سوپاس بە خۆی گەورە زیاتر لە 210 میلیۆن دینار کۆکراتەوە و دابەشکراوە بەسەر چینی هەژار و نەدار و نەخۆشان و خاوەن پێداویست تایبەت. لێرەوە من سوپاسی تەواوی خێرخوازانی هەرێمی کوردستان دەکەم کە پشتیوانێکی باشی دەستگای خێرخوازی بەخشینن لە پرۆژەکانیاندا بۆەوەی بتوانێمە بە دەیان و بە سەدان و دەیان هەزار کەس لە خەڵکی هەژار و نەدار لە هەرێمی کوردستان هاوکاری بکەین.
من أجمل العطاء إنه يكون عطائك لأحباب الله، الأطفال، البراءة والطفولة. هذول الأطفال اللي بيسكنوا في قطاع غزة، أجمل شيء إنك تشوف ابتسامتهم على الوجوه هذه المحرومة. شكرا مؤسسة بخشين الخيرية. يقول النبي صلى الله عليه وسلم: تبسمك في وجه أخيك صدقة. فماذا لكم بمن يصنع الابتسامات على وجوه الطفولة والبراءة؟ أطفال قطاع غزة في هذا اليوم المبارك بتمويل من المتبرعين الكرام تقوم مؤسسة بخشين الخيرية بتنفيذ مشروع كسوة الملابس لمسلمي قطاع غزة في شهر رمضان 1447. ونيابة عن كل الأطفال والأسر المستفيدة من 200 كسوة في قطاع غزة، نتقدم لمؤسسة بخشين الخيرية وكافة المتبرعين الكرام والعاملين في هذه المؤسسة الحبيبة بكل حب وتقدير وشكر وامتنان وخالص الدعاء، ونسأل الله العلي القدير أن يستركم في الدنيا والآخرة. دمتم والسلام عليكم ورحمة الله وبركاته. السلام عليكم ورحمة الله وبركاته. صراحة نشكر جزيل الشكر مؤسسة بخشين لأنها فرحت أولادنا بالعيد، وجزاهم الله خير. بنتمنى إنه عطائهم يستمر عشان نقدر نفرح أولادنا دائما ونشتري لهم أحلى كسوة في العيد، ويعطيكم العافية. كل عام وأنتم بخير ورمضان وأنت مبارك. بخير وصحة وسلامة يا رب. ئێستا لە هەفتەی ڕابردوو کتم بەخوا کاک دکتۆر من هیچ کەم پێ ناتەحملم نەمالە چووی پەیداکەم ئەم قەرزە من زۆر قەرزدارم تی ئەنەس نەخۆشە سوێندم لە چیلۆمیویەک و ئەگەر ئەمە پاران دەمێ بۆ مەکتەبێ من یەکشتم نەکرێەوە هەمووی لە کاکە ئەنەسی سەربەکەم میوانمە بدبەختمە هەموو شت هەمۆدەم ئەوە گریایشم بەخوا چاومەتانێ بەخوا هەر نابینی خی گەورە جامەمەم ئافرەتێنانەکە ئەگەر ڕۆژانە مەلا بانگە لە ئەڕوە مەلای بانی ئێوارە بەخوا ئینجایەتە مەلا بە ئێوارە بانگەدا ئەگەر ڕۆژی 5,000 دەستکەوێت سیێن بەخوای گەورە ژیان ئێمە لەسەر ئەوەیە. ڕەمەزان بۆ ئێمە باشە بۆ خۆمان هیچ هەردووکمان نەنەخۆین ئەو خۆین خۆیان بەڕسێت. بچم بۆ مەکتەب هەموو تەلەکان جبسیان پێە ئەڵێ بۆ یاچی جبسکرەوم حەزم لێنی ناڵم بخۆ ناڵم پارەم پێ نییە ئەوە کەسکارێکیەکەیەکێ گەورە ماوەکە ئیشیان بۆ بکات جای وای پارەشمان هەپێنات جا دایکیش مەگەر لە ئیش بێ ناتوانێت ئەمان بۆ حازەکە جای وای بە بستێتی چێ